خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێت لەگەڵاو کارانم بێکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەمڕۆ گەڕی دووەمی هەڵبژاردنی سەرۆکاتیەکەی ئێران بوو. هەڵبەتە ئێران وەکو وڵاتێکی ئیقلیمی و وڵاتێکی دراوسێ عێراق و هەرێمی کوردستان گرینگە. هەموو گۆڕانکاریەک بە ئیتیجاهی ئارامی یان بە ئیتیجاهی ئەوەی کە بێوێ خۆی زیاتر بەربڵاو بکات بووی کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستانە بێت. هەر یەک لەو بەربژێرە دەربچێت کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و عێراق بێت و تێڕوانینە ئەتوانن تێڕوانینی ئێرانیان سیاسەتی ئێران بگۆڕن. ئێمە لەسەر لێکەوتەکانی ئەو بابەتە گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بە ڕێزیواسەی سەلیم نووسەر و چاودێری سیاسی لە ڕەواندزەوە لەگەڵمانە، هەروەها بەڕێز سامان سلێمانی ڕۆژنامەنووس لە تەهرانەوە لەگەڵمانە و دواتریش بەڕێز عوسمان موزەییان کە بەڕێزیان یاساناسە لە تەهرانەوە لەگەڵمانە بێت. سەرەتا ئەسمە لای کاکیوە ئەم کاتت باش پێت وایە کە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئێران بە هەردی بێکا بێ بە سەعد جەلیلی بێ یاخود بە مەسعودی پزیشکیان بێت مەسەلەن هیچ گۆڕانکاریەکیان لە سیاست ڕوو ئەدا یاخود ئەوەی کە هەیە سیاستەکە داڕێژراوە و ئەوان تەنها منەفیزن. سڵاو بۆ ئێوە دەزانرێت ئەو هەڵبژاردنە هەڵبژاردنێکی پێشوەختە بوو ئێواتە ساڵێک و شتێکمە بۆ وادەی یاسایی خۆی بۆی هەڵبژاردن بۆ سەرۆک کۆماری لە ئێران بکرێ، بەڵام ڕووداوی 19 پێنجی ئەم ساڵ لەکەوتنە خوارەوەی فڕۆکەی سەرۆک کۆمار ئیبراهیم ڕەیسی کە لەگەڵ ئەو چەندین بەرپرسی دیکە ئەو سەفەری بوونجانیان لەدەستدا بە تایبەتیش وەزیری دەرەوەی ئێران دەبوو بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانە هەڵبژاردن بکرێ لە ئێران. ئەوە بوو بەپێی ڕێو شوێنە یاسایی و دەستوریەکانی ئەو وڵاتە بۆ ماوەیەکی کاتی جێگری سەرکۆمار کارەکانی سەرکۆماری ڕای کرد، بەڵام لە هەفتەی ڕابردوو واتە ڕێک 28 خولی هەڵبژاردن خولی یەکەمی هەڵبژاردن ئەنجام درا. لە هەڵبژاردنەکە 4 بەربژێر هەبوون، دوانیان توانیان دەنجی یەکەم و دووەم بەدەست بێنن کە هەر یەکیان وێنەرایەتی ڕەوتێکی سیاسی لە ئێران دەکەن. بۆیە من دەمەوێت بسم ینی بگەڕێمەوە بۆ باگراوندی سیاسی هەر یەک لە بەربژێرانە دواتر وەڵامی پرسیارەکەت دەمەوە کاکزانە. هەر یەک نوێنەراتی ڕەوتێکی سیاسی وڵاتە دەکەن کە دەتوانم بڵێم هەر یەک لەو ڕەوتانە چەند خولێک سەرۆکایەتی کۆماریان لەدەست بووە. ڕەوتی نەریتخواز کە ڕەوتێکی باوە لە دوای شۆڕشی گەلانی ئێران نوێنەرایەتی ئەو ئاراستەیە دەکەن کە نزیکە لە ڕابەری ئێران لە ئیمام خومێنی دواتریش لە عەلی خامەنایی. ئەمانە پێیان دەگوترێ ڕەوتی نەریتخواز بە وەکو شەقام پێیان دەگوترێ مەلاکان ئەوانەی کە لە عەوزەی دینیەوە دەردەچن و جلەوی دەسەڵات دەگرنە بەر. ڕەوتێکی تێر لە ئێران سەڵی هەردا لە دوای سێم و چوارەم خولی هەڵبژاردن کەمانە پێیان دەگوترێ ڕیفۆرم خواست کە مەبەستیانە ڕیفۆرم لە پرۆسەی سیاسی لە ئێران بکەن. واتە مەسعود پزیشکیان نوێنەرایەتی ڕیفۆرم خوازەکان دەکات و جەلیلیان نوێنەرایەتی نەریتخوازەکان دەکات. ئەم دووە کەوتنە نێو ڕکابەری ئەو بووی مڕۆ خولی دووەمی هەڵبژاردنیش کە ئێستا بە کۆتا هاتوو تا بەیانی نیوەڕۆکەش دەردەکەوێت کە کامە لەو دوو بەربژێرە دەنجی پێویست بەدەست دێن و دەتوانن ببن بە سەرۆک کۆمار و ئەو پۆشایە پڕکەنەوە کە وەکو ئاماژەم پێدا لە ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکەی ئیبراهیم ڕەیسی دروست بوو. بۆ گەلانی ئێران و ئەو ئەزمونەی کە خەڵک لەگەر ئێرانیان هەیە و هەردوو ئاراستە تاقیق کراونەتەوە. بڕوا دەکەم جگە لەوەی کە پێویستی دەکرد هەڵبژاردن بکرێت لەبەرەوەی ئەو فەراغەت دروست بوو ئەجینا گۆڕانێکی ئەو تۆ لە سیاسەتی ناوخۆ و سیاسەتی دەرەچی دروست نابێ ئەگەر هەر یەک لەوانە ببن بەسەر کۆمار. ئەمە قەناعەتی زۆرێک لە چاودێرانی سیاسی و لەبەرەوەی هەردوو ئاراستە تاقی کراونەوە بە دەلیلی ئەوەش کە ڕێژەی بەشداری خەڵک لە خولی یەکەم زۆر کەم بوو
ئەوەی دەوڵەت ڕایگەیاندیە دەڵێ سەتاسی لا کە گومان دەکرێت کەمتریش بێت لەوەیە کە خەڵک زۆر بێ ئومێدە کە لە سیستەمی سیاسی ئێران هەڵبژاردنەکان نەتوانن گۆڕانکاریەک دروست بکەن. بەڵێ کاک سەید هیوا ئەوەی کە مەسەلەن چۆبڕچەکە دیار بوو کە پزیشکیان لە خولی یەکەم لە پێشەوە بوو پێت وایە بابەتەکە هەر بەو شێوەیە دەمێنێتەوە ئەم جارەشیانیان ئەوەی کە قالیباف پاڵپشتی خۆی بۆ سەعەد جەلیلیان دەربڕی دەگۆڕێ گۆڕانکاری دروست دەکات. ئەوەی کە دەیتوانی گۆڕانکاری دروستکە لەو هەفتەیە لە بینی هەردوو گەڕی هەڵبژاردن ئەو دەنگە خۆڵە مێشیانە بوون کە بڕیاریاندا بوو بایکۆتی هەڵبژاردن بکەن کە دەنگێکی کەم نەبوو 160 دەنگدەری ئێرانی بایکۆتی هەڵبژاردن کرد. بەڵام ئەوەی کە ئێمە خوێندنەوەمان بۆی هەیە ئەوەیە کە هیچ یەک لەو بەربژێرانە نەیانتوانی کاریگەریان لەسەر ئەو دەنگە خۆڵە مێشانە هەبێ وەک پێویست بناڵێم بە مطلقی هیچ کاریگەریان نیە چکە بە تەکید خەڵکێک لەوانێ بێتە ناو پرۆسی دەنگدان و دەنگ بدا ڕای بگۆڕێ بەڵام بەو شێوەیە نییە. بۆیە ئەگەر بین وەکو ئەوەیەکی هەژماری حسابی بکەین دەنجی کاندیدی سێم محەممەد باقر ئەگەر بۆ نەریت خوازەکە بڕوا بۆ سەعیدی بڕوا ئەوە بە تەکید ئەو پێش مەسعود پزیشکیان دەکەوێت چکە دەزانین 3 میلیۆن دەنجی بە کاندیدی سێمدا بوو ئەگەر بەشێکی لەو دەنگانش بسنا سەرخەزێنەی سەعید جەلیلی ئەوە بە دڵنیایی سەعید جەلیلی شانسی برنەوەی زیاتر دەبێت نەک مەسعود پزیشکیان. بەڵێ ئەگەر ڕێمەولات کاک سەیدیوا کاک سامان سڵاو لێبێ ماندوو نەبی تۆ لە تاران لەگەڵ ئێمەی سەرەتا من وەکو ڕۆژنامە نووسێگەمێ گفتوگوۆ لەگەڵ جەنابەت بکەم ئەوەی کە بەدید کرد بێ مقارنەسەن بە هەینی ڕابردویان بە گەڕ یەکەمی هەڵبژاردنە سەرۆکایەتەکە و لەگەڵ ئەمڕۆ چ جیاوازیەکە بۆ ینی لە ڕێژەی بەشداری لە حەماسی خەڵک لە ململانەکە کە سەر بۆ تۆ لە نێوان دوو بەربژێر. زانە سڵاو لە تۆ لە میوانەکانت و لە بینەرانمان ڕاستیەکەی ئەوەیە کە من بەردەوام لە ئەتوانم بڵێم هەشتی بەیانیەوە وەکو پامنێرە باسی ئەم بابەتەم کردووە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان لە چاو هەینی ڕابردوو ڕێژەیەکی زیاتر پێشوازی خەڵکووە لە پرۆسەکە ئێستەش بەپێی ئامارێکی ڕاستە نافەرمیە بەڵام تا ڕادێک ئەتوانین پشتی پێبەسین کە لە بەردەست منایە ئێمە زانین لە هەفتەی ڕابردوودا لە لە کۆی 61 میلیۆن کەسەکە کە ئەیانتوانی دەنگ بدەن 24 میلیۆن کەس دەنگیاندا کە کردە لە تقریبا 39.9 ئەو ئامارە فەرمی کە وەزارەتی ناوخۆی ڕایگەیاند و ئێمەش بینیمان لە هەفتەی ڕابردوودا لەسەر لە ناوەندەکان. ئەوەی ئێستا لە بەردەست منە هەیە سعات تقریبا 9:46 دقیقە بە کاتی تاران تا سعات 9 تا 45 دقیقە تقریبا پێش ئێستا ئامارەکە 27 میلیۆنی تێپەڕاندووە نزیک بووەتەوە لە نزیکەی لە نێوان 43 بۆ لە ساڵ 43 بۆ 44 ئێستش وتەبێژی وەزارەتی ناوخۆی وتەبێژی باشترە بڵێم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕایگەیاند بە شێوەی فەرمی وتی ڕێژەی بەشداری خولی یەکەم ئەمڕۆ ڕێژەکە تێپەڕیوە ئاماری ڕانەگەیاند وتی ڕێژەکە تێپەڕیوە لە ساچلەکە تێپەڕیوە لە 24 میلیۆن زیاتر دەنگیان داوە تا ئێستا بەڵام ئەوەی لە من هەمە و ئەتوانم پشتی بەبەستم لە 27 میلیۆنەکە تێپەڕیوەوە خاڵی سەرنجڕاکێشیش ئەوەیە کە تقریبا لە حوتی ئێوارەوە بەدواوە کە ئێستش بەردەوامن زۆربەی ناوەندەکانی دەنگدان بەتایبەت لە شارەکانە قەرەباڵغی پێوە ئەبینەوە ئەو شەپۆلەیە کە پێی ئەوترێ شەپۆلی دووەمی ڕوونکردنی خەڵک لە بنکەکان دوای شەپۆلی پێشنیوەڕۆ تقریبا ئەتوانم بڵێم دەستی پێکردووە بەردەوامە ئەمە ئەڵبەتە ناوچە بچووکەکان و ئاوایی و دێهاتەکان ناگرێتەوە چون ئەوانە بەپێی ئەوەی کە دەنگەکانیان کۆتایی هاتووە و پرۆسەکەش درێژ کراوەتەوە بەڵام ناوەندەکان داخراون و خەریکی ژماردن دەنگەکانن بەڵام گۆڕانکاری دروست بووە لە سەوەتەی دەنگی کاندیدەکاندا جا ئەگەر کات هەبوو پرسیار بوو من ئەوە زیاتر شەرحەکەم. کاک سامان بۆچی دوو بوو بە جاری سێم کە وعدەکەی درێژکرایە بۆی مەبەست چییە لەوەی کە دەیانەوێت بەو شێوەیە زیاتر خەڵک بەشداری بکات؟ ڕاستیەکەی ئەوەیە کە زانە ئەمە نەریتێکە هەموو جارێک و لە هەموو هەڵبژاردنێکە کراوە
و داواکاری تەنانەت دەتوانم بڵێم ئەم جارە سەرنجڕاکێشەوە بوو کە داواکاری کەمپینی هەردوو کاندیدەکە بوو، چ لایەنگرانی سعید جەلیلی و چ لایەنگرانی مەسعودی پزیشکیان و چن کەمپینەکەیان بە فەرمی باسییان لەوە کرد ئەبێ درێژ بکرێتەوە چونکە پێیان وا بوو پێشوازی خەڵک باشەوە بێ دەرفەت درێ بە دەنگدانی خەڵک. ئەمە هۆکارێکی تریشەوەیە کە بەڕاستی ئەزانین لە وەرزێکی گەرم داین بەشێکی زۆری ئێرانیش گەرماکەیان گەرمایەکی لە ڕادەبەدەر ئەمڕۆ هەوای ناوچەیەوەکو خوزستان 50 تێپەڕان گەرمای هەواکە ئەمە وای کردووە خەڵک لە ڕۆژە بەڕاستی زەحمەت پێ بۆیان و شەوانە درێژکردنەوەی دەرفەتە کە ڕەخسێنێ بۆ ئەو خەڵکە کە بتوانن دەنگ بدەن و وەکو نەریتێک کە بەڕاستی هیچ کاتێکیش نەبووە کە ئەم نەریتە کە لە یاسایشدا مافەکەی دراوە بە وەزیری ناوخۆ پێشێل بکرێ یا ڕەچاو نەکرێ و هەمیشە ئەو هیچ کاتێک نەبوو هەڵبژاردن لە ئێران تەنانەت هەڵبژاردنە بچووکەکانیش وەکو هەڵبژاردننی شۆراکان لە دەسەعاتی یەکەمی خۆیدا کۆتایی بێت و درێژ نەکرێتەوە هەرچەند ئەوانە کەمتر لەوانەیە درێژکرا بێنێتنەوە بەهۆی هۆکاری جیاوازە، بەڵام هەڵبژاردننی سەرۆکایەتی لەبەر ئەو گرنگی کە هەیەی و لە هەمان کاتیشان نەریتێکی تریشەوەی لە ئێرانە بەڕاستی بەشێکی زۆری خەڵکی ئێرە وەکو ئەتوانم بڵێم وڵاتانی تری ڕۆژەڵاتی ناوەڕاست لە دقەی کۆتایی و نەوەدا بڕیاری خۆیان ئەدەن و ئەمەش وای کردووە کە بەرپرسان ئەو هەلە بڕەخسێنن کە ئەو خەڵکەی کە درەنگ بڕیاری خۆیان ئەدەن بتوانن لە پرۆسەکەدا بەشدار بن و زۆر جاریش دەنگەکانی ئەم چەند سەعاتەی کۆتایی یەکلاکەرەوە بۆ توانیوێتی یاریەکە بگۆڕێ بەڕاستی. بڵێ ئێستا ئەوەی کە کاک سامان ئەوەی کە هەیە تۆ ڕۆژنامەنووسێکی دەقیق و وردیت مەسەلەن لەو ململانەیە پێت وایە چانسی چیان باشترە مەسەلەن ئەو هەفتەیە کە تێبینیت کرد بانگەشەی هەڵبژاردن هەبوو لە نێوان پزیشکیان و ئاغای پزیشکیان و جەلیلیان مەسەلەن کامیان زیاتر بەیتیزای بڕواتە سەر کورسێکە؟ ڕاستیەکەی ئەوەیە کە زان نازانین ئاماژەش پێدا پزیشکیان لە قۆناغی یەکەمە بە ڕێژەیەکی تقریبەن بە دەنگێکی 1 ملیۆنی کەمتر لە ملیۆنێ پێشکەوت، بەڵام ئەزانین محەممەد باقری قاڵیباف بە 3,300,000 دەنگەوە پشتیوانی جەلیلی کرد، بەڵام ئەوەی کە بە پێی بەراورد و خوێندنەوەی جەوەکە ئەتوانین بڵین ئەوەیە کە لەو 3,300,000 دەنگەی قاڵیباف تقریبەن ئەگەرێکی زۆری هەیە نزیکەی 2 ملیۆنی چوبێ بۆ جەلیلی و ملیۆنێک و شتێکیشی چوبێ بۆ پزیشکیان، بەڵام لایەکی ترەوە لە قۆناغی یەکەمە پزیشکیان زیاتر لە دێهاتەکان و ئاواییەکان و تەنانەت ناوچە پەراوێز خراوەکانە دەنگی باشی هێنا، بەڵام لەم 4 ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردننی قۆناغی دووەمدا کۆمەڵێ بابەت دژی پزیشکیان وروژا کە کاریگەری کردە سەر ئەو ناوچانەوە لە ئێستادا ئەوترێکە ئەو ناوچانەی کە لە قۆناغی یەکەمدا بەتایبەت لە پەراوێزی شارەکان و لە ئاوایی و لە دێهاتەکان دەنگی زۆرینیان پزیشکیان بووە لەم قۆناغەدا ئەوترێ زیاد لە بەشێکی بەرچاویانە دەنگی جەلیلی زیای کردووە، بەڵام لە هەمان کاتا پزیشکیان توانیوێتی لەم هەفتەیەدا بە کەمپینەکەی هەم بە بانگەشەی ئەرێنی و هەم بانگەشەی نەرێنی بۆ مانایە کە بە ترساندنی خەڵک لە لایەنی بەرامبەر وای کردووە کە بەشێک لە دەنگی شارە گەورەکان و ئەتوانم بڵێم تەبەقەی متەوەسط کە لە ئێرانە پێ ئەوترێ ئەو جیلە مامناوەندیە کە هەن وای کرد کە بیان وروژێنەوە دەنگ کۆبکاتەوە بۆخۆی لە ئێستاشدا بەراوردەکە ئەوەیە کە بەشێکی زۆری ئەو دەنگ زیادکردنەی ئەمڕۆ لە چاو قۆناغی ڕابردوو ڕۆشتووە بۆ پزیشکیان و هەرچی ئەو دەنگە بەرز بێتەوە تەنان بەراورد کراوە ئەڵێن ئەگەر بێت و ئەو منوتم 27 ملیۆن تای ساڵێن تۆمار کراوە نزیک بێتەوە لە 28 و 29 ئەمە لە بەرژەوەندی پزیشکیانە بێ. لە هەمان کاتدا بەراوردەکان ئەوەیە بەپێی دەنگەکانی قاڵیباف بەپێی دەنگەکانی قۆناغی یەکەمی خودی جەلیلی کە 9 ملیۆن دەنگ بووەوە بەپێی ئەو دەنگانەی کە توانیوێتی لەو 4 ڕۆژی دووەمی بانگەشەکاندا بۆ قۆناغی دووەم لە دەنگی پزیشکیان با بۆ خۆی بەراوردی 13 بۆ 14 ملیۆنی ئەکرێ بۆ دەنگی جەلیلی لە کۆتاییدا و هەرچی لەمە بمێنێتەوە ئەتوانێت بچێتە دەنگی پزیشکیانەوە. بۆیە لە ئێستادا ئەوەی لەبەردەست ئێمە هەیە و ABC و خوێندنەوەی بۆ کرێ ئەوەیە کە ڕکابەریەکی زۆر نزیک لە نێوانیان هەیە بە پێشکەوتنێکی کەمی پزیشکیانەوە. ئەمە تقریبەن ئەمڕۆ تا ڕادەیەکی زۆر لە قۆناغە جیاوازەکانە لە کاتژمێرە جیاوازەکانە ئەمە کاک سامان لەوێ ئێستا بۆ نمونە 12 سندوقەکان داخران لە کاتژمێر 12 شێوازی جیاکردنەوەی دەنگەکان چۆنیە بێ؟ لە ئێستادا شێوازی جیاکردنەوەی دەنگەکان ئەو شوێنانی کە دێهاتە دوورەکانن ناوچە بچووکەکانن یا سندوقە گەڕۆکەکانن و لە ناوچەکە کەس نەماوە دەنگ بدا ئەوە جیاکردنەوە دەستی پێ کردووە. سیستەمێکیان هەیە هەر شارێک
سیستەمێکی ئەلکترۆنیکە دەنگی هەر سندوقێکە کۆ ئەکرێتەوە و پەسەند ئەکرێت لەلایەن ئەندامانی سندوقەوە کە ئەندامی جیاوازی وەزارەتی ناوخۆی شورای نیگابان و ئەوانن لەو سیستەمەدا تۆمار ئەکرێت. هەر شارێ هەموو سندوقەکانی تیا تۆمار کرا ئامارەکەی ئەگاتە دەست وەزارەتی ناوخۆ و وەزارەتی ناوخۆ بە پێی و ئامارەی کە ئەگاتە دەسی لەوانەیە مەسەڵەن 10,000 سندوق بگاتە دەسی 20,000 سندوق خۆناغی یەکەم ڕایگەیان دوای 25,000 سندوق ئامار ڕاگەێنێ بەڵام زووتر ڕایگەیان ئاماری سەرەتایی ڕاگەیەندرێ و لە ئێستادا ئاماری ئەو ناوچانەی کە کۆکراونەتەوە سندوقی گەڕۆک بوون یا ناوچە بچووکەکان بوون لە بەردەست وەزارەتی ناوخۆدا هەیە بەڵام بەپێی وتەی بەرپرسانی وەزارەتی ناوخۆ کاتێک ئامارەکە ڕاگەیەندرێت کە تا ڕادەیەک ژمارەی سندوقەکان بەرز بێتەوە و هەر شارێ ژمارەی سندوقەکانی بە کۆتا کۆ بکرێتەوە. ئێستا بۆ نمونە لە شارێک وەکو شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی ئاواییەکان کۆکراوەتەوە بەڵام جیاکراوەتەوە و تۆمارکراوە بەڵام چون سندوقی ناوشارەکان هێشتا کاتی ماوە تا 12 شەو ئەوەستن ئەو کاتە تەواو بێ دەرگای ناوەندەکان داخرێ دەنگەکان ئەژمێرێ لەو سیستمەدا تۆمار ئەکرێت و ئەکەوێتە بەردەست وەزارەتی ناوخۆ ئەتوانێت ئەو کاتە بە بڕی ئەو ئامارانەی کە بەردەستیایەتی بە پلە لە ڕای بگێنێەوە بە دڵنیاییەوە سبەینێش تا کاتژمێرەکانی سەرەتای سەر لە بەیانی ئاماری کۆتایی ڕاگەندرێ بە پێوە ڕکابەرێکە لە نێوان دوو کەستا بۆ ژماردنی دەنگەکان کارێکی دژوار نییە. بەڵێ ئەگەر مولات کاک سامان کاکیوە ئەوەی کە هەیە مەسەلەن ململانێکە لەسەر شارە کوردیەکان و قسەیەکە بوو کە لە پارێزگای کوردستان سنە ڕێژەی بەشداری کەم بوو بەڵام هەم سەعید جەلیلیان هەم پزیشیان بانگەشیان چڕ بوو لە مەنتیقە کوردنشینەکان. پێت وایە بۆچی مەسەلەن کورد بە مەبەست کراوەتە تارگێت یان گرنگی پێدراوە لەو بانگەشەیە لەو ململانەیە؟ نا من تەوەرە یەکەم باسم لەوە کرد کە دەنگە خۆڕەمێشیەکان بۆ هەردوو لایەن گرنگن ئەو دەنگانەی کە بایکۆت تیای هەڵبژاردنیان کردووە تا گەڕی دووەمیش بڕیاریان دابوو کە نەچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەوان جەخت و تەرکیز لەسەر ئەو دەنگانە دەکەنەوە و بەشی شێریش لەو دەنگانە بەر شارە کوردیەکان کەوتووە بینیمان لە گەڕی یەکەم مەسعود پزیشیان چوو بۆ شاری سنە کە گەڕی دووەم سەعید جەلیلی چوو بۆ ئەو شارە. ئەو شارە بۆ هەردوو لایەن گرنگە شارەکانی دی کوردستانیش گرنگە چکەوان پێیان وایە بەوەی کە بتوانن قەناعەت بە دەنگدەری کورد بکەن بچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەوە ئەو دەنگە خۆڵەمێشیە لە قازانجی ئەو کەسە تەواو دەبێت کە بتوانێت گرەوەکە بباتەوە بۆ تەرکیز لەو شوێنانە دەکەن و بۆ پێ ئەو ئامارانی کە ئێستایمە لە پامێرەکەیەوە بیستمان کە ڕێژەی بەشداری بەرز بۆتەوە جا چەندە تا ئێستا زۆر ڕوو نییە بەڕاستی ئەوە کامە لە بەربژێرەکان توانی بێتی لەو دەنگانە سوود وەرگێ ئەوە شانسی دەرچوونی ئەوە زیاتر دەبێت. من قەناعەتم وایە هەوڵیان لەگەر شارە کوردیەکان بێهودە دەبێت چکە کورد تا ئێستاش بڕیاری داوە هەربای کورد بکە چکە لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن هیچێک لە چوار کاندیدەکە و بە تەرکیزیش ئەو دوو کاندیدەیکە بۆ قوڵی یەکەم ماونەتەوە بەڵێنێکی ئەو تۆیان بە شارە کوردیەکان نەداوە بۆ چارەسەرکردنی کچی کورد نەداوە بۆ ئەو هەموو زەخت و فشارە نەداوە کە لەسەر شارە کوردیەکان هەن بۆ ئازادکردنی زیندانیان نەداوە. گرنگی ئەوە نییە کە کۆتایی بە پرۆسەی لە سێدارەدان بهێدرێت تا ئێستاش گەنجی کورد لەسەر خوێندن بە زمانی کوردی موەبەت سزن دەکرێت مامۆستای کورد زیندانی دەکرێت کورد بە تۆمەتی زیاد لە سێدارە دەدرێت و هیچ یەک لەو پروپاگەندەی ئەو ژێرانە ناسنە چوارچێوەی خزمەتکردن بە خۆیان و خزمەتکردن بەو شارە کوردیانە. بەڵێ کاکی وایانی پێتوانە لەو گەڕەیان لە بانگەشەکە داوای متابعات کرد بێ شتێکی ئەو توی تێدا بێ بۆ کورد یان شتەکان گشتی بۆ هامی ئێران بووە. تێکرای بانگەشەکە جەخت لەسەر چەند خاڵێک دەکات. یەکیان چاکردنی بارودۆخی ژیانی خەڵکە ئەمە تێکڕای ئێران دەگرێتەوە هەموو شارەکان و بە کوردستانیش. هی دووەم بەڕاستی تا ئێستا ینی بەڵێنێکی ڕوون بۆ کرانەوەی سیاسی لە ئێران نییە چ نەریت خوازەکان چ ریفۆرم خوازەکان ینی هەردوو کاندیدکە نوێنەراتی ئەو دوو ڕەوتە دەکەن بەڕوونی نەیانتوانیوە بەڵێنێک بدەن بڵێن ئێمە دەمانەوێت ئەو قەیرانەی کە ڕوبەڕووی ئێران بۆتەوە لا تەریکبوونی ئەو دەوڵەتان لەگەر وڵاتانی دەرەوەی خۆی
لە تێوەگڵانی لە کۆمەڵێک کێشەی ئیقلیمی لە دەسوەردان لە وڵاتانی تر کە ئێران تێیدا باڵا دەستا تا ئێستا هیچ یەک جورئەتیان نەکردیە بەڵێنێکی ڕاشکاوانە بدەن لەو بارەوە. بۆیە ئەمە پرسێکی یەکجار گرنگە، پرسی اقتصاد، ژیان، چارەسەرکردنی کێشە ئابوووریەکان زیاتر بۆتە ڕۆژەڵ کە خەڵکیش لەوە بەڕاستی متمانەی بە بربژێرەکان نییە کە بتوانێن گۆڕانکاریە بکەن لە بارودۆخی ژیانی خەڵک. تا ئێستاش بەهای تومەنی ئێرانی لە نزمیدایە، بێکاری هەیە، گەنجدا نامەزرێ، وەزئی خەڵک خراپە، هەموو ئەوانە بەڕاستی زیاتر بوونەتە ڕۆژەوی هەڵبژاردن. بەڵام دیسانی هیچ یەک لە بەربژێرەکان بەڵێنێکی ئەو تویان بە خەڵک نەداوە بۆی خەڵک ناچار بێ بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بڵێ ئەو سەرەوە کۆماری داهاتوو دەتوانێت گۆڕانکاری لە ژیان و قوت و ژیانی مائیشەتی خەڵکەوە بکات. باشە، پێت وایە تێڕوانینیان بەرامبەر عراق وەرێمی کوردستان دەگۆڕێ بەڕێزکاکیوە، یاخود ئەوە هەر ڕوتێک دەربچیان هەر کاندیدێک دەربچێ هەر ئەو سیاسەتە جێبەجێ دەکات کە لە ئێران نەخشەی بۆ کێشراوە؟ دەزانێن ئەگەر تەماشای هەیکەلەی سیاسی ئەو وڵاتە، ئیداری ئەو وڵاتە بکەیت، هەرکەرەی ئەو وڵاتە خۆی دەبینێتەوە لە باڵاترین دەسەڵات کە پێی دەوترێت دەسەڵاتی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران کە عەلی خامنەییە. دوایەوە پەرلەمان دێ، دوایەوە مەسی پاراستن دێ، مەسی جێبەجێکردنی دەستور دێ کە دوو مەسن هاوشانی پەرلەمانی ئێران هەن. ینی بڕوادەکەم سەرۆک کۆمار دەسەڵاتەکەی سنووردار بێت، ینی ئەو دەسەڵاتەی کە ڕابەر بۆی دادەڕێژێ بە دەلیلی ئەوەی من بەیانش لە دیمانەیەکی تری تەلەڤیزیۆنی باسم کرد. دوو پۆستی گرنگ کە یەکیان وەزیری دەرەوەی، دیتر وەزیری ئیطلاعاتە کە کاریگەریان لەسەر سیاسەتی وڵاتێ لە دەرەوە و لە ناوخۆدا لەلایەن سەرۆک کۆمارەوە دەستنیشان ناکرێت. تێکڕای کابینەکە سەرۆک کۆمار دەستنیشانیان دەکات، بەڵام ئەم دوو وەزیرە ڕابەر دەستنیشانیان دەکات. بۆیە سیاسەتی ئەو وڵاتە لەدەست ڕابەرە، لەدەست ئەنجومەنەکانی دیکەیە، نەک پەرلەمان. بۆیە پێم وایە گۆڕانکاری لە سیاسەتیان لەمەڕ پێڕوانینیان بۆ وڵاتانی دەوروبەر بەتایبەتیش عراق و کوردستان هەر ئەو سیاسەتەیە کە لە ئەفتاونەوە تا ئێستا پەیڕەوی دەکەن، هەر ئەو سیاسەتە ڕوونەیە کە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە عراق پەیڕەوی دەکەن لە بەرامبەر هەرێمی کوردستانیش سیاسەتەکەیان وازعە، بەتایبەتیش دوایی سەردانانەی دوایی شاندە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەو شێوە مامەڵە لەگەر هەرێمی کوردستان دەکەن کە تا ئێستا پەیڕەویان کردووە. بەڵێ، زۆر سپاس بۆ بەڕێستان کاکیوە، سپاس بۆ دیدارە توانیت لە بەرنامەی ڕاهەن لەگەڵمان بێ. سپاس بۆ بەڕێز سیواسی سەلیم، ڕۆژنامە نووسەر و چاودێری سیاسی. کاک سامان، با بێمە لای بەڕێستان، من پرسیاری ئەوە بکەم کە بەڕاستی خاڵی کاندیداکان یان ئەوەی کە پشتی پێبەسترا بوو زیاتر پشتی مەسەلەن سەرنجی خەڵکی بەچی ڕاکێشاوە، مەسەلەن لە ماوەی ڕابردوودا بوو بە تایبەتیش بۆ کورد، مەسەلەن خیتابەکان بۆ کورد چی تێدایە؟ زانە پێشەوە وڵامی پرسیارەکەەوە بێ مامەژە بۆ ئەوم ئامارێکی تازە بەدەستم گەیشتووە دەداقە پێش ئێستەیە ژماری دەنگەکان 28 میلیۆنی تێپەڕانەوە و نزیک بووەتەوە لە 46 ئەو کەسانەی کە مافی دەنگدانیان بووە کامەش ڕێژەیەکی تقریبا نتوانم بڵێم سەرنجڕاکێشە بە تایبەت لە چاو قۆناغی ڕابردووی هەڵبژاردنەکان. بەڵام کەمپینی ئەم دوو کاندیدە بە تایبەت کە لە قۆناغی دووەما باسی بکەم تا ڕادەیەک قۆناغی یەکەمیش ئەگرێتەوە، بەڵام تەرکیزمان لەسەر قۆناغی دووەم بێ سعیدی جەلیلی و مەسعودی پزیشکیان. بابەتی ئابووری ئەتوانم بڵێم بابەتێکی زۆر گرنگ بوو، تەنانەت لە قۆناغی یەکەمدا 5 دیبیت کە بەڕێوەچوو 3 دیبیتی لەسەر بابەتی ئابووری بوو کە لەناو ئابووریەکەشدا بابەتی ڕێکەوتنی ئەتۆمی و FATF و نەمانی گەمار و ئابووریەکان ئەتوانم بڵێم پشکی شەریان بەرکەوت بوو. ئەمە و بابەتانە بوو کە هەردوو لا هەم قسەیان لەسەر ئەکرد، هەم جیاوازی ڕاشیان هەبوو لەسەری بەڕاستی و زۆر زۆر سەرنجی خەڵکی بەلای خۆیان ڕاکێشا. بابەتێکی تر کە ئەتوانم بڵێم گەرم بوو لەم بانگەشە هەڵبژاردنەدا لە کەمپینی هەردوو کاندیدەکەدا بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو، چونکە زانین لە ئێستادا تقریبا هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێرانە فیلتەر کراون و تەنانەت ئینستاگرامیش کە پێش فیلتەرکردنی ئەوترا نزیکەی 2 میلیۆن کەس لە ئێران ژیانیان لەو ڕێگەوە ئەگوزارێت و نانی پێدەرەهێنن و کاری پێ ئەەکەن.
فیلتەر کراوە و ئەمە وای کردمی بێتە بابەتێکی زۆر گەرم لە دیبیتەکانە و لە کەمپینەکانی هەم سعیدی جەلیلی و هەم مەسعودی پزیشکان و دوکیان ئاماژەیان پێکرد. لایەکی ترەوە ڕەچەڵەکە ئەتوانم بڵێم تورکیەکەی مەسعودی پزیشکیان و لەدایکبوونی لە شارێک وەکو مەهاباد و ئەمانە وای کردبوو کە کۆمەڵێک کەسایەتی ئەو ناوچانە لەگەڵی بن کە باس لەوە بکەن کە ئەگەر مەسعودی پزیشکیان بێتە سەردەسەڵات کۆمەڵێ ئەتوانم بڵێم ئازادی و ماف و خەڵکی و ناوچانە گەڕێنەوە تەنانەت خۆشی لە چاوپێکەوتنەکانیدا بەردەوام باسی داوا کرد بۆ نمونە پرسیاریەوەی کە بۆچی تا ئێستا پارێزگارێکی کوردی سونەمانیە لە ئێرانە یا بۆچی وەزیرێکی کوردی سونەمانیە یا جێگرێکی سەر و کۆماری کوردمانیەوە هەموومانە دەنگدانەوەی زۆری هەبوو لە ناو خەڵکە. بەڵام بەگشتی بابەتە ئابوووریەکە بابەتی ئازادیە کۆمەڵایەتیەکان و تەنانەت بابەتی حجاب و ئەو شتێکی پێوترێ پلیسی باڵاپۆش ئەمانە زۆر زۆر گەرم بوو و تەنانەت بڕێ کەس ئەیانوت ئێمە بۆ هیوایی بۆ نمونە دەنگ بە پزیشکیان ئەدەین کە بتوانێت ئەو ڕێچکەیە کە لە ئێستادا هەیە بۆ ئەو بابەتانە ئەو ڕێچکەیە بگۆڕێت تەنانەت ئەگەر بتوانێت گۆڕانکاریەکەیشی گۆڕانکاریەکی کەم و کەمینەش بێ بەڵام هەر ئەتوانێت دڵخۆشکرد بێ و لەلایەکی تریشەوە لەلایەنگرانی جەلیلی یا لایەن ئەوانەی وا بایکۆت یا بژاردیانەکە پرسیاریەوە کرا کە ئایا سەر و کۆمار چەند ئەتوانێت دەسەڵاتی بێ و چەند ئەتوانێت ئەو ڕێژکەیە بگۆڕێ کە هەمووەمانە وای کردو بابەتەکە بەڕاستی زۆر گەرم بێ و سەرەتا دووجەمسەریە لە نێوان ئەوانە دروست بوو کە بڕوایان بە دەنگدان بوو و ئەوانەی کە بابەتی بایکۆتیان هێنا پێشەوە دوای ئەوەش دیسان دووجەمسەریەک لە نێوان هەردوو کاندیدەکەدا کە دوو سیاست و دوو بەرنامە و دوو پلانی جیاوازیان هەبووە ئەمە وای کردبوو کە لایەنگرانی هەردووکیان بە شێوەی جیاواز بەڵێنەکانی ئەویتر بە نەژێر پرسیارەوە و داوا لە خەڵکن کە متمانەی پێ نەکەن و بەشێکی زۆری ئەتوانم بڵێم دەنگی هەردوو لا لە هەڵبژاردنەکەی ئەمڕۆدا ئەتوانێت بەپێی ئەو شتێک کە ڕووی داوە لە کەمپینەکاندا دەنگی نەرێنی بێ واتە بۆ نمونە لایەنگرانی پزیشکیان پێیان وا بوو بێ کاگەر جەلیلینەیە با دەنگ بدەین بە پزیشکیانەوە بە هەمان شێوە بە پێچەوانەوە زۆر کەس متوانە با پزیشکیان نەیەتە سەرکاری ئەمڕۆی دەنگ بە جەلیلی بدەین ئەتوانێت بەر بە هینەکانی ئەویان ئەو پلانە خراپانەی یا بەرنامە خراپانەی کەوایەتی بگرێ بۆیە بەشێک لە خەڵک بەڕاستی بەو شێوە دەنگیانداوە و ئەمە وای کردووە خوێندنەوەی بارودۆخەکە لە ئێستادا دژوار بێ کە بزانین بەڕاستی کامیان ئەتوانێت یا توانیوێتی لانی کەم تا ئێستا زۆرینەی دەنگ بۆ لای خۆی ڕابکێشێ. بڵێ کاک سامان ببورە کاک سامان ئەگەر لەگەڵ بمێنیتەوە ئەچمە لای دکتۆر عوسمان موزەیەن یاساناس لە تێرانەوە لەگەڵمانە بێ بەڕز دکتۆر عوسمانە بکاتت باش پێت وایە مەسەلەن چ گۆڕانکاریەک لە ئێرانە دروستە بێ لە دوای ئینتیخاباتە یان هەر بەڕاستی و ئینتیخاباتی پێشوەختە هیچ گۆڕانکاریەکی بۆ لایەنی اقتصادی ئەوەی کاندیداکان بانگەشیان بۆ کردووە لایەنی سیاسی و لایەنی کرانەوەی زیاتری ئێران دروست دەکات؟ ئەگەر لەو ڕوانگەوە چاو لێتین کە بەرپرسانی حکوومەت بەتایبەت بناژۆخوازان لەو ساڵێدا کە بووان دەست بە تەواوی قووەی حکوومەت بەتایبەت قووەی مدیریەش لە بەردەستی خۆیاندا بۆ هیچ گۆڕانکاریەک نەکرا و ناڕزایەتیش چۆتە سەرێ و لە ئابووری خەڵکیش باش نەبووە لەو ڕوانگەوە چاو لێ بکەین شیوانەی ئەوەی دەکرێت کە بەو ئاکامە گەیشتبن بەشێک دەسەڵات لە ئیختیار بیرۆڕایەکی جیاواز یان نزیکدا ڕێکۆڵخوازان باوێژن بێت و لە دەسەڵاتدا بەشداریان بکەن کە بتوانن بەسەر ئەو کێشانەی کە لە نێو خۆ لە دەرەوەی خۆی وڵات هەیە و بەوەقعانیش حکوومەتی کۆماری ئیسلامی ئەلان لەو ململانیەدایە کە زۆر دوو پیشانەی بۆ سەر ناکرێت دەتوانین قبوڵی بکەین کە فەزا بە مەیدان گۆڕەپانە کە تۆزێک کراوەتەوە بۆ ئەوەی کە ڕێکۆڵخوازانیش دێن بەشدار لەو ڕوانگەیەوە من پیرۆڕام ئەوەیە کە بۆ هەستە گەیشتون کە ئەگەر گۆڕانکارێک بکرێت بە ڕێکۆڵخوازان نێت و گۆڕانێک نەکەن احتمالی ئەوەی هەیە کە حکوومەتی ئێستای ئێرانێ بەرەو ئاخارێکی باش نەڕوات هەر لەبەر ئەوەی من پیرۆڕام ئەوەیە کە دەیان هەوێت فەزا بکەنەوە بۆ ڕێکۆڵخوازان. بەڵێ بەنسبەت کورد بەڕێز دکتۆر عوسمان چ شتێک بۆ کورد ئاڵوگۆڕی بەسەردادیان گۆڕانکاری دەکا ئەوەی تێبینیت کرد بێ؟ تەنها شتێک کە بۆ کورد دەکرێت دڵخۆشکەر بێت ئەو بەڵێنیانن کە مەسعود پزیشکیان کە نزیکە لە ڕێکۆڵخوازان داویەتی بەتایبەت ئەوەی کە کوێتی
ئەمن هەڵاواردن بۆ نەتۆکان ئێرانی لەبین دەبن و ئەو مەملەکەتە فقط بۆ بەشێک لە دەڵێک وەکو نەتەوەی فارس نییە و تەواوی نەتەوەکانی کە بەتایبەت تورک و کورد و بەلوچەکانیش دەسەڵاتدا بەشدار دەکەم لەو بوارەوە ئەگەر مەسئولی پزیشکیان بێت کۆمار بەڵێ بەڵام ئەگەر سەعیدی دەلیلێ بێت وەسیەتەکە هەر بەسەر ئەو شرایطە دەڕواتە پێشێ و من محتەقدم بۆ چالاکانی مەدەنی و ئەو کسانی کاری سیاسی دەکەن لە کوردستان قەزایەتە زۆر ناپۆشتتر دەبێت و ئەو ئازادی مەدەنیانی ئێستێکانیە دەڵک لەسەر شەقامەکان بەتایبەتە کوردستان بەدەستیان هێناوە خۆپیشاندان دەکەن بە زۆرێک لە کیژەکان و خانمەکان لەسەر شەقام یاسای باڵاپۆشی ڕەبەرچاو ناکەن و ژێرتێی دەنێن و ئەساسەن دەڵێنەمە و یاسایمان قبوڵ نییە ئەگەر سەعیدی دەلیلی بێت شار زۆر بێتە سەر چالاکانی مەدەنی و کەسانێک کە کاری سیاسی دەکەن و ڕۆژنامەوانان بەتایبەت چالاکانی بواری مافیشنە. بەڵێ کاک دکتۆر عوسمان هیچێک لە کاندیداکان یان دەتوانن ڕابەرایەتی بە هاوکاری ڕابەر و بە هاوکاری ئەو مؤسساتانەی کە هەیە ئاڵوگۆڕ بکەن بۆ کرانەوەی زیاتری ئابووری لە ئێراندا بخۆتە زانی کە ساڵانێکی زۆرە بەهۆی ئەو گەمارەوانی لەسەر ئێران هەیە ئابووری ئێران تا ڕادەیەکی زۆر خراپە ئەتوانرێت گۆڕانکاری لەو بارەیەوە بکرێت؟ پێی ئەسڵی 130 یاسای نەوەتی ئێرانە سەرۆکۆمان دووەمین بەرپرسی ئیسرائیل دوای ڕێبەری ئێرانە لە دواتیشدا دەڵێت سەرۆکۆمار بە خەڵک ڕێبەر بۆ پارلەمان پاسخگویە. سەرۆکۆمار ئەگەر بێت و لەگەڵ پارلەمان دەنگیلێ وەربگرێت و لەگەڵوی هەمنەواو بێت و هاوهەنگاو بێت دەکرێت لەسەر بواری ئابووریەوە ئاڵوگۆڕێک بێت لەبەر ئەوەی کە هەر لە دواتریشدا یاسای بنەڕەتی دەڵێت لە بواری اقتصادیەوە دابینکردی و ئیستخدامی کارکونان هەمووی ئەوانە بەدەستی سەرۆکۆمارەکەتەن چۆن بەرپرسی بودجەنووسین و ئۆفوری ماڵی وڵاتیش بۆی وچریەیە لەو بوارەوە بەنسەری من ئەڵگۆڕەکان بەو ئاقارەدا دەتوانێت بباتە بۆستی خەڵک باشتر بێت یان حتا لەوەی کە ئێستێکاتەیە کەراتر نەبێت لە هەمووش گرنگتر چۆن سەرۆکۆمار دێ وەزیری دەرەوە لەگەڵ بە هەمایەتی بە ڕاهبەری ئێرانێ دابین دەکەن قەتەن ئەگەر کەسێکی شیا بە زمانی کوردیان بزانێت و بتوانێت گەمارەکان بەسەر ئێرانەکەم بکاتەوە ئەوە ببێتە هیمایەک بۆ نیشاندانی ئێرانێ وەبێتە سایەتیەک کە سیاسەتی دەرەوەی ئێرانێ ڕادەگەیەنێت بەڵێ ئەوەش زۆرێک لە گەماروەکان لەسەر ئێرانەدا دەچن و وڵاتانی دەرەوە بە تایبەت وڵاتانی ئایی دێن کۆمپانیاکانیان دەکەنەوە یا هەناردە دەکەن شت بۆ ئێرانێ و یا دێن حەتان نەوتی ئێرانێ دەکڕن بە وەکو ئێستا ئێران مەجبور نەبێت کەوتەکەی بە هەرزانکرد بە چەند دەوڵەتان بدات و وڵاتەشی بۆ نەگەڕێتەوە ئەوە دەبێتە یەک گەشەی ئابووری بۆ ئێرانێ بێنێتە پێش. بەڵێ بەڕزکتۆر لەگەڵمان بمێنەرەوە کاک سامان دابەشبوونێکەیە لە هەموو انتخاباتەکان لە هەموو وڵاتانی پێشکەوتوو و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە گەنجان و مەسەلەن ئەوانەی کە تەمەنێکیان هەیە زیاتر ئەوەی کە یەکەم جارە بەشداری انتخابات دەکاوی تێبینیت کرد بێ وەک ڕۆژنامە نووسێک زیاتر تەیدی چی دەکەن تەڵەبیان چییە لە ناو ئێرانە؟ ڕاستیەکەی ئەوەیە کە زانە ئەو جیلەی کە پێوتڵێ جیلی زێد کە لە کۆمەلگای ئێرانی چالاکن و خۆیان دەرخست و نیشاندا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگیان بەرزە و دلێرە لەم هەڵبژاردنەدا لەلایەن کەمپێنی مەسعودی پزیشکیانەوە گرنگیەکی زۆریان پێدرا و تەنانەت یەکەم فیلمێک یا یەکەم داکیومنتێک کە مەسعودی پزیشکیان لەسەر خۆی دروستی کرد و لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێران بڵاوی کردەوە ناوی نابوو ئەوە ناوی نابوو جیلی زێد و لەگەڵ کۆمەڵی لەوانە کۆبووە و زیاتریش نزیکەی نیو سەعاتە لە فیلمەکە بوو کە زیاتر ئەم گوێ لەوان ئەگرت و زیاتر داواکاریەکانیان داواکاری کۆمەڵایەتی و ئازادی کۆمەڵایەتی و ئەو بەتایبەت گیر و گرفتانەیە کە لە ئێستادا لە
هنا هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەیە ئەو بابەتی فیلتر و VPN و ئەوانەی کە باسم کرد لە بەشی ئایتیە هەیەە کۆمەڵی داواکاریان هەیە مەسعودی پزیشکیان زۆر هەوڵیدا ئەوانە تا ڕادێ ڕابکێشەوە تەنانەت یەکێک لە ئەندامانی کەمپینەکەی کە پێشتر وەزیری ڕاگەیاندنی کۆماری ئیسلامی ئێران بووە گەنجێکە و پێشتر توانیوێتی لەو بوارەدا کۆمەڵێ دەستکەوتی هەبێ زۆر چالاک بوو لە بوارەدا و توانی تا ڕادەیەک ئەو کاریگەریە دابنێ و لەم بەتایبەت ئەمڕۆ لە قۆناغی دووەمە ئامادەبوونی ئەو جیلەمان ئەبینی بەڵام ئەوەی هەیە ئەوەیە کە تا ئێستا نەیانتوانیوە نە کەمپینەکەی مەسعودی پزیشکیان نە بە شێوەی گشتی دەسەڵات ئەو جیلە بەلای خۆیان ڕابکێشە وایان لێ بکا کە ئامادەیان بکە لە پرۆسی سیاسیدا و لە هەڵبژاردندا ئامادە بن و ئەمە ئەتوانێتێک لە چالنجە گرنگەکانی هەر سەر و کۆمارێک بێ کە سبەینێ لە ئێران هەڵبژێردرێەوە بێوێت دەسەڵات بگرێتە دەست چونکە ئەو جیلە تەنانەت بە درێژایی 2 ساڵی ڕابردوش کە بابەتی کۆمەڵایەتی و بابەتی ئازادی جلوبەرگیش لە ئارادا بوو لە پێشەنگی داواکاریەکانی خەڵکەوە بوون و تەنانەت کەمتریش گویاندایە ئەو یاسایانەی کە لە سەریاندا حکوومەت ئەویست بیسەپێنێ بۆیە بەڕاستی وەکو ئامار لە بەردەستمانە نییە و نازانی تا چ ڕادەیەک بەشدار بوون بەڵام ئەوەی هەیە و پشتڕاست ئەکرێتەوە ئەوەیە کە هیچ کامیان نەیانتوانی سەرکەوتون بوون لە ڕاکێشانی زۆرینەی ئەواندا هەرچەند ئەمڕۆ لە قۆناغی دووەمدا تا ڕادێ ئامادەبوونیان بەرچاو بوو زیاتریشان بۆ پێی کە ئەڵێن ئەگەر بێت و مەسعودی پزیشکیان سەر نەکەوێ ئەو ئازادیەش کە ئێستا هەمانە ئەتوانێ سنووردارتر بکرێەوە لە ئێستادا بە هاتنی مەسعودی پزیشکیان لەوانەیە ئەگەرێک ببێ بۆ ئازادیەکی زیاتر و بۆ کردنەوەیەکی زیاتر. باشە کاک سامانیانی ئەوەی کە هەیە باسی ڕیفۆرم و نەریتیەکانەکرێەوە کاکیوا لە سەرەتا باسی کرد گرفتێک نابێ گەر مەسەلەن مەسعودی پزیشکیانیش دەبچێت مەسەلەن تەییدی ڕابەریان ئەوانی تری ئەبێت ڕاستیەکەی ئەوەیە کە مەسعودی پزیشکیان لە کەمپینەکەیدا هەر لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستاش هەوڵێکی زۆری داخۆی بە کەسە نیشان با کە ئەوێت بە ئیزن و خواستی ڕابەری باڵای شەکانی بکەوە تەنانەت لە بەرنمەکانی شاباسی لەوە کرد کە ئەو بەرنامە گشتگیرەی کە وەکو بەرنمەیەکی گشتگیر لەلایەن ڕابەری باڵاوە ڕاگەیەندراوە بە وتەی ئەو سەر و کۆمارەکانی پێشوو ڕەچاویان نەکردووە گەر ڕەچاو بکرێبێتە هۆی پێشکەوتنی زۆر لە بوارە جیاوازەکاندا ئەوە ئەکاتە بنەمای ئیشکردنی خۆی و ئەگەرێکی زۆریش هەیە ئەگەر بێت و سەرکەوێت و دەنگی یەکەم بێنێت و سبەی ببێتە سەر و کۆماری ئێران لە ڕاگەیاندنی کابینەکەیدا هەمە ڕەنگیەک لە تەنانەت باڵی محافیزکاریش ببینرێ کە ئەمە وا بکات پەیوەندیەک دروست بکات چونکە یەکێک لە دروشمە سەرەکیەکانی مەسعودی پزیشکیان کە تا ڕۆژی کۆتاییش بەردەوام دووپاتێکردەوە بوو کە ئەگەر لە ناوخۆی ئێران ئێمە یەک نەگرین و یەک نەبین باڵە سیاسیەکان ناتوانین هیچ دەستکەوتێکی ناوخۆیی و دەرەکیمان ببێ و بەردەوام ئەمەی وەکو گرفتێک باسە کردووە ئەگەرێکی زۆرە بتوانێت لانی کەم لە سەرکردە سیاسیە ڕێفۆرمخوازەکانی تر لەو بوارەدا بتوانێت سەرکەوتن بێ بە دروستکردنی کابینەیەکی هەمەڕەنگ لە ڕێفۆرمخواز و لە محافیزکاری مامناوەند بڵێن یا میانەڕەو کە لە لایەنەکەی تر کەمتر توندڕەون و بتوانێت بەم هاودەنگی دروستکردنە پشتیوانی و پاڵپشتی نەتەنها ڕابەری باڵا بەڵکو ئەو بەشە لە سیستەمی حکومی کە زیاتر ڕاستڕە و محافیزکارن بۆ خۆی ڕابکێشێ ئەبێ بزانین بەڕاستی ئەگەر بێت و سەرکەوێ چەندێک کەتوانێت لە جێبەجێکردنی ئەو بابەتە لەسەر عەرزی واقع سەرکەوتوو بێ بەڵام ئەمە یەکێک لە ئەگەرە کراوەکانە کە ئەڵێن مەسعودی پزیشکیان چونکە بەردەوام پێشتر و چ ئێستش ڕایەگەنێڵە من پێشەوە ڕێفۆرمخواز بم ئینسانێکم کە بنەمام هەیە بنەماخوازم و بنەماکانیشم دروستکردنی بەرابەریەوە گرنگیدانە بە هەموو چین و توێژەکان لە هەر شوێنەکەن و تا ڕادەیە توانی بووی تەنانەت ئەمە هاودەنگیە لە پشتخۆی دروست بکە و ئەمەش وای کردبوو لە قۆناغی یەکەمدا تەنانەت لەو ناوچانش کە کەمتر ئەوترا ڕێفۆرمخوازان دەنگیان هەیە و دەنگی باش بێنێ چونکە زین ئەوترا مەسعودی پزیشکیان کاتێتوانێت دەنگی یەکەم بێنێ کە ڕێژەی بەشداری لە 150 تێپەڕێنێ بەڵام زین ڕێژەی بەشداری لە 140 بوو بەڵام دیسا مەسعودی پزیشکیان دەنگی یەکەم هێنامە هینە و دروشمە ئەتوانم بڵێ میانە ڕەوانە بوو کە دایەوە باسی لە یەککردن و یەکێتی لە ناو هێزە سیاسیەکانە کرد و ئەمە لانیکەم لە قۆناغی یەکەمدا لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی باشی نەکرا. بەڵێ ئەگەر مۆلات کاک سامان بەڕێز دکتۆر عوسمانیانی ئەوەی کە هەیە زۆر جارەوترێ وڵاتان کە هەڵبژاردنەکەن خۆیان بۆ قۆناغی چوونی ئامادەکەن بەریتانیا کردی مەسەلەن لە ماوەی ڕابردووە فەڕەنسا کردی مەسەلەن وردە وردە ئەمریکا لە بەردەم هەڵبژاردنە پێت وایە ئەمە تەنها شتێکی فۆرمیە بێ شکلیە بێ یاخود لە ناوەڕۆکیشدا شتە گۆڕێکاری ڕوئەدا
لە ئێرانە چۆن ئێمە زۆرێک بە دەوڵەتەکاندا شتێک بە نێوی حەزبمان نییە و ئەوەی کە ئەسەن حزبێت نییە ناشکرێت کاندیدایەک دیاری بکرێت لە هەموو گرنگتر ئەوەی ئەمە لە ئێراندا شنەهادێک هەیە بە نێوی شۆڕای نیگەهبان. شۆڕای نیگەهبان دێت نزارەت و چاوەدێری لێکا بەسەر هەڵبژاردندا ئەو مافەی داوەتی بە خۆی هەر کەسێکی خۆش بێت تەییدی سەلاحیەت دەکاوە بە هیچ کەسیش وەڵام ناداتەوە تا ڕۆژهای سەرەکی بانگەشەکردن ئەساساً خەڵک نازانێت چێ بەربژێرە. حالا لە وڵاتانی پێشکەوتدا لە 2 ساڵ 3 ساڵ پێشتر بەربژێرەکان دیارن پرۆگرامەکانیان و بەڵێنیەکانی کە دەیاندەن بە خەڵک هەمووی لە بەرتاوی خەڵکە، یعنی خەڵک بەتاوێکی کراوە و بەزانیاریەوە دی هەڵبژاردن دەکەن. لەویش دواتریش ئێمە هەمزەمان کە بۆ سەرۆککۆماری پارلەمانیش هەیە حزبێک یالایەنێک کە دێت سەرۆککۆماری بەدەستێنێت لەو لایەش سەهی دەکات پارلەمانیش دەنگێکی زۆری هەبێت کە لەوێژدا ئەکسەریەتی هەبێت کە پارلەمان نەبێتە کۆنترۆل. بەڵام لە ئێرانەدا چۆن ئەو شتەنیان گەورەترین پۆستێک کە لەسەر ڕێگای سەرۆککۆمار هەیە بۆی کە ئەو بەڵێنیانەی بداتە دەرەوە و یا جێبەجێیان کات و بیان کاتە یاسا هەر پارلەمانە، چۆن پارلەمان پێشی پێدەکرێت. ئەوە یەک کێشەیە. کێشەی دیکەش ئەوەیە ئەساساً لە ئێرانیدا سەرۆککۆمار ئەو دەسەڵاتە و ئەو قودرەت و توانایەی نییە و لە گۆڕەپانی هێزدا ئەگەر بێت و هێز بۆ دەسەڵات بە 100 بەش دابەش بکەین سەرۆککۆمار 15% یان نەهایەتەن 20% هەیە. ئەگەر بێت و لەگەڵ لایەنەکانی دیکەی دەسەڵات یەکدەنگ نەبێت یان ئەو شتانەی کە ئەوان لایەن دەوێت جێبەجێ نەکات پارلەمان دەتوانێت هەرکی بێکفایەتی سەرۆککۆمار پەسەند بکات و سەرۆککۆمار لابدات. و ئەساساً تاو لە ئەوە ناکرێت کە سەرۆککۆمار زۆر هینەی دەنجی خەڵکی پێ پارلەمان ئەو مافەی هەیە یا حتا هەرحاڵ بێت و محاکمە بکرێت یان خەلع بکرێت یان بێن بڵێن ناتوانێت مەملەکەت ئیدارە بکات ئەبەو بیانیانە سەرۆککۆمار لابن. فلذا چۆن سەرۆککۆمار زۆر دەسەڵاتێکی ئەوەی ناشتوانی بڵێن هەشتێکی فەرمی و بە ئیسلاح فۆرمالی هەیە، وەلی سەرۆککۆمار زۆر دەسەڵاتێکی ئەوتۆی نییە بۆ جێبەجێکردنی بەڵێنیەکانی هەر لە بیریشمان بۆ حەسەنی ڕۆحانی یاسای نووسی بۆ جێبەجێکردنی زۆرێک لە کێشەی ژنان لە کۆمەڵگادا 10 ساڵ مایەوە. یا مەحموودی ئەحمەدی نیژاد حەسەن پێوە دەچن سەردانی زیندانەکان دەکەم زان دەستگایدار خەڵک دەستی دەن دەکات ئەو خەڵکە لە ناوسی دوچوونە ئیدنی ئەوان پێنەدا. یا محەممەدی خاتەمی هەویستی یەک سەری لە اختیاراتی في أمن برپرسم و جێبەجێکردنی یاسای بنەڕەتی کلی هیچ ئەبزارێک و هیچ کەرەستەیەکم لەبەر دەستدانی هات یا دوو یاسای نووسی یاسایەکان هەرمانەوە لە پارلەمانی و پارلەمانتاران جوابیان نەدانەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان موزەیەن یاساناس لە تێرانەوە لەگەڵمان بوو. هەروەها سوپاس بۆ هاوکارمان سامان سلێمانی ڕۆژنامەنووس کە بە ڕێزیشان هەر لە تارانەوە لەگەڵمان بوو. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.